هەرێمی کوردستان لە مێژووی خۆیدا تووشی دەیان کارەسات بۆتەوە لە ڕابردوودا هاوشێوەی شەڕی ناوەخۆ لە نوێترین ڕووداویشدا لە دەستدانی سەدا پەنجاویەکی خاچی هەرێمی کوردستان، بەڵام تاکو ئێستا بۆ هیچ کام لەم ڕووداوانە هیچ کەس و لایەنێکی سیاسی بەرپرسیارەتیان هەڵنەگرتووە. چاودێرێکی سیاسیش پێی وایە بەهۆی هەست نەکردن بە بەرپرسیارەتی لەلایەن سەرکردەکان بۆیە ئەم دۆخە گەیشتووە بەم ئاستا. لە هەر ڕووداوێکی مێژووی کە ڕووی داوە کە بەلای خیانەت چووبی یاخود بەلای هەست نەکردن بە بەرپرسیارەتی داچووبی یان بەلای شکست داچووبێت، حیزبە گەورەکان لە کوردستانە خۆی لێ ناکەن بە خاوەنی و بەڵکو لەو یاد و بۆنانەدا یەکتری تۆمەتبارەکەن و تۆمەت ئەخەنە پاڵ ئەوی تر و خۆیان بە پاک و بە فریشتە لە قەڵەمەدەن، بەڵام بۆ سەرکەوتنەکان خۆیان ئەکەن بە خاوەنی. ئەو ئەبینیت کە لە یادی هەر ڕووداوێکی وەکو 16 ئۆکتۆبەر یا سیویەکی ئابیان ڕووداوەکانی ترکە بە تایبەتی لە بین یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ڕوویانداوە شەڕی ناوخۆ و کوژرانی هەزاران ڕۆڵی ئەم میلەتە، ینی وەکو نەبیان دیبێ نەباران وەک بەرزەشی بانان وەک دەگوترێت ینی بۆی دەرەچن و هیچ شعورێک بە مەسئولیت نییە. لای خۆشیەوە ڕۆژنامەنووسێک دەڵێت ڕێککەوتنی ژێربەژێر و متمانە نەبوونی لایەنە سیاسیەکان بە یەکدی وای کردووە چەندین دەرفەتی زێڕین کە بۆ کورد ڕەخساوە لەبار بچێت. دوای ئەوەی کە 2005 عێراق بووە خاوەن دەستوری خۆی سەرکردایەتی سیاسی کورد بە تایبەتی یەکێتی پارتی کاریگەریش تەواویان هەبوو لەسەر ڕووداوە سیاسیەکانی عێراق و دەیانتوانی لە ڕووی ئیجابی و بۆ بەرژەوەندی گەلی کورد بەکاری بێن، بەڵام بەهۆی ناتەبایی نێوان لایەنە سیاسیەکان بەگشتی و بە تایبەتی یەکێتی پارتی هەموو هەوڵ و تێکۆشانێکیان لە بەغدا لە عێراقی نوێ تەنها ئیمتیازاتی خۆیان بوو بۆیە نەیانتوانی ئەو کاریگەریان هەبیتن کە لە بەرژەوەندی کورد بتن. هەمان وێنەش ئەگەر نەقڵکەین بۆ هەرێمی کوردستان لە دوای 92 بە تایبەت دوای نەمانی ڕژێم هەمان سیستەمیان پەیڕەو کرد، یەکێتی پارتی نەیانتوانی خزمەتی گەلی کورد بکەن، بۆیە پێویستە لایەنە سیاسیەکانی دەرەوە یەکێتی پارتی بە دوای بەدیلێکی باشتر بگەڕن بۆی بتوانن بەلای کمی ئەوەی ئەوان نەیانتوانی و خزمەتی خەڵک بکەن ئەوان بێن شەقام بجوێرن و خزمەتی خەڵک بکەن. بۆ گێڕانەوەی خاک و بەدەستهێنانی سربەخۆیی لەم ڕێگەیەدا چەندین هاوڵاتی و پێشمەرگە بوونەتە قوربانی، بەڵام نەتوانراوە بگەن بە ئامانج. جگەلەوەش چەندین جار کورد کەوتۆتە بەرمەترسی و تەنانەت لە دەستدانی خاکیش، بەڵام تاکو ئێستا هیچ کەسێک بەرپرسیارەتی و لە بارچوونی دۆخەکەی لە ئەستۆ نەگرتووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.